بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دوای کۆنتڕۆڵکردنەوەی ئەفغانستان بزوتنەوەی تالیبان بڕیاری داوە کە لێبوردنی گشتی دەربکات و تەبێژی بزوتنەوەی تالیبان لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەاند کە لێبوردنی گشتیان دەکردووە هەروەها ڕێز لە مافەکانی ئافرەت و ئازادی ڕاگەیانیش دابین دەکەن. لە بەرنامەی ئەمڕۆ دواترین زانیاری و شیکردنەوە لەبارەی دۆخی ئەفغانستان دەخینەڕوو لەگەڵمان. دوای کۆنتڕۆڵکردنی ئەفغانستان بزوتنەوەی تالیبان بڕیاری داوە لێبوردنی گشتی دەربکات. بەرپرسێکی بزوتنەوەکەش بڕی ئەو پارەیەش ئاشکرا دەکات کە سەرۆکی هەڵاتووی ئەفغانستان بردوێتی. زەبیحوڵڵا موجاهید و تەبێژی تالیبان لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا لە کابوڵی پایتەخت ڕایگەاند لە پێناوی سەقامگیری و ئاشتی لێبوردنی گشتیان لە ئەفغانستان دەرکردووە و خزمەتکاری گەلەکەیان دەبن. دەربارەی مافیافرەتی ژووتەبێژەکەی تالیبان ئاماژەی بەوە کرد ئیماراتی ئیسلامی ئەفغانی بە پێی شەریعەتی ئیسلام مافیافرەت دابین دەکەن و لە حکومەت بەشداریان پێدەکەن. لە بەشێکی دیکەی کۆنگرە ڕۆژنامەوانیەکەدا زەبیحوڵڵا موجاهید وتیشی نێردە و باڵێۆزخانە دیبلۆماسیەکان دەپارێزن و نابنە هەڕەشە بۆ سەر ئاسایشی هیچ وڵاتێکی جیهان و داوا لە وڵاتان دەکەن بێن لە ئەفغانستان و بەرهێنان بکەن. رادیو مدیر مسئول کاغلی مولوی عبدالحق حماد را سره دی. کاغلی حماد ستړی مشي بخیر. کات بەرپرسێکی تالیبان لە بەرنامەیەکی ڕاستەوخۆی تەلەڤیزیۆن وەڵامی چەند پرسیارێکی خانمەبێژەرێکی ئەفغانی دایەوە. دیدارەکەی ئەو بەرپرسە لەگەڵ خانمەبێژەرەکە کاردانەوەی زۆری بە دوای خۆی داهێنا. عەبدولحەق حەماد لە ئەندامی تیمی ڕاگەاندنی تالیبان لە دیمانەیەکیدا لە کەناڵی تەلەڤیزیۆنی تەلوع نیوز کە میوانی خانمەبێژەر بەهشتە ئارگاند بوو ڕایگەاند جگە لە سەرۆک و وەزیرەکان هەموو فەرمانبەرانی دەوڵەت دەتوانن بچنەوە سەر کارەکانیان و بۆشایی ئیداری پڕ بکەنەوە. هەر لە بەرنامەکەدا ئەو بەرپرسەی تالیبان ئەو بڕەپارەی ئاشکرا کرد کە سەرۆکی هەڵاتوو بردوێتی و ڕایگەاند ئەشرەف غەنی سەرۆکۆماری ئەفغانستان کاتێک لە وڵاتەکە ڕای کرد 60 ملیۆن دۆلاری لەگەڵ خۆیدا بردووە و 40 ملیۆن دۆلاریشی لە فڕۆکەخانەی کابوڵ بەجێهێشت. لە هەمان کاتیشدا لەبارەی پێکهاتەی حکومەتی داهاتووی وڵاتەکەش لە ئێستادا گفتوگۆکانی لا دەوحەی پایتەختی قەتەر و ناوخۆی ئەفغانستان بەردەوامن. لەوبارەیەوان عامۆڵڵا سەمەنغانی ئەندامی کۆمیسیۆنی کەلتوری تالیبان باس لەوە دەکات پێکهاتەی حکومەت بە تەواوی یەکلا نەبووەتەوە بەڵام لە ژێر ڕۆشنایی ئەزموونەکانیاندا دەبێت ئیسلامی بێت و هەموو لایەنەکان تێیدا بەشدار بن. لەلایەکی دیکەوە سەرۆکی ئەمریکا لەبارەی دۆخی ئەفغانستان وتارێکی پێشکەش کرد ئاماژەی بەوەدا بەرپرسان و هێزی سەربازی ئەفغانستان بەرگریان نەکرد. ئەوان سەرباز بە کوژ نادەن بۆ کەسانێک کە خۆیان بەرگری لە وڵاتی خۆیان نەکەن. جۆ بایدن سەرۆکی ئەمریکا وەشی خستە ڕوو نەیانوتووە هەموو کاتێک و بۆ هەمیشە لە وڵاتان دەمێنینەوە. ئامانجیان لە ئەفغانستان لە ناوبردنی هێرشبەرانی 11 سێپتێمبەر بوون نەوەک بنیادنانەوەی ئەو وڵاتە. جۆ بایدن دەژڵێت ئەو هەڵەیە دووبارە ناکەنەوە و هەڵەیە لە وڵاتێک بمێنیتەوە و شەڕ لە وڵاتانی دەرەوە زیاتر بکەیت. کەوتنی ئەفغانستان و کۆنتڕۆڵکردنەوەی لەلایەن تالیبان لە کاتێکدایە 20 ساڵ لەمەوبەر بە سەرکردایەتی ئەمریکا ئەو وڵاتە داگیر کرا. با پێی ئامارەکان ئەمریکا لەو جەنگەدا زیانی زۆری کردووە بە جۆرێک زیاتر لە 2000 سەربازی کوژرا و 2 تریلیۆن دۆلاریشی خەرج کردووە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز لەگەڵ بەڕێز دکتۆر دلاوەر عەلاءالدین سەرۆکی ئەنیستوتی مێری تاوتوی ئەم پرسە دەکەین. کاکتۆر زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەمان دەگەر سەرتا لەوە دەست پێ بکەین قسە زۆر لەبارەیەوە کارەکانی کەوتنی تالیبان بەهۆی گەندەڵی و پشتبەستن بە بێگانە کراوە بەڵام سەبارەت بە وتارەکەی دوێنێ شەوی سەرۆکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا خوێندنەوەی بەڕێستان بۆ وتارەکە چی بوو و پێتان وایە وتارێک بوو کە لە سەرۆکێکی تێکشکاو دەچوو یاخود بە پێچاوانەوە؟ سڵاو لێوە لە بینەران وتارەکەی لە سەرۆکێکی خاوەن ئیرادە و حەزم بوو کە بڕیاری پێشوەختەی دابوو و مصر بوو و ئامادە نەبوو کە پاشگەز بێتەوە. بێگومان لە بینی قسەکانی و ڕستەکانیدا هەندێک شتیتیا بوو کە نەدەکرا یان باشتر بوو وادەری نەبڕی با کەڕەخنەی لێگیراوە بەڵام بەگشتی بایدن لەسەر ئەو ڕەوتە جەختی کردەوە کە بەردەوام دەبێ و قەناعەتیشی بڵین هەبووە
دەمێکە خۆی بۆ ئەو ڕۆژە حازر کردووە کە ڕەنگە ڕوبەڕەوی ڕەخنە بێتەوە ئەزمموی پێشتری داگیرکردنی ڤێتنام و شوێنی تریان هەبووە ئەو جارەشیان خۆی بە بەختەوەر دەزانی کە ڕای گشتی ئەمریکی لەگەڵێتی کە کۆمارەکان خۆیان دەستیان بۆ پرۆسەیە کردبوو ئەو تەواوکەریانە لە ناو جیهازی حکمڕانی و ئیدارەی ئەمریکیدا بەڕووی ڕەخنە نابێتەوە لەوەی کە دەرچووە بەڵام ئەوەی کە تێدا بەڕووی ڕەخنە دەبتەوە ئەوەیە شێوازی دەرچوون و شێوازی بە کەمزانینی توانای تاالبان کە بەو شێوەیە بۆ شایەکە پڕکاتەوە جا بۆیە خیتابەکەی بایدن چاوەڕوان کراو بوو تون بوو و بەردەوامیتیدا بوو بەو سیاستەی کە لە خۆی گرتووە چەند ماوەیەکە و ئێستاش بەردەوام دەبێت. باشە بەس کاکتۆر قسە زۆر هەیە لەسەرەوەی کە هەندێکیان بۆ خوێندنەوەی بۆ دەکەن بڵێن ئەفغانستان بۆتە گۆڕستانی زلێزەکان پێشتر بڵێن بەریتانیەکان تا سۆڤێت و 2000 ئەمریکەکان تێشکاون هەندێکیشان کشانەوەی ئەمریکا وەکو شکست نابین وەکو تاکتیک دەیبینن بەڕێزت چۆن دەیبینی ئەو کشانەوەی ئەمریکا و هاتنە سەرکاری تاڵیبان؟ کشانەوەی ئەمریکیەکان کشانەوەی استراتیژیە ئەوان بخۆیان پێناسەی شکستی بۆ ناکەن و هاتنەوەی تالیبانیش بەلایەنەوە حتمی بوو دەبێت لەبیر نەچێ ئێمە بەڕوانگەی خۆمان و یان بەڕوانگەیەکی ئەفغانیان ڕوانگەیەکی نێودەوڵەتی سەیری ئەو بڕیارەی بایدن دەکەین بەڵام بایدن و بڕیاردەرانی ناو جیهازی ئەمریکی ناو ئیدارەی ئەمریکی لە ڕوانگەی خۆیانەوە سەیری دەکەن ئەمە دەبێت لە عەقڵیەتی ئەوان تێبگەین تا بزانین ئەو کشانەوەیە بۆ بەو شێوە کراوە و چۆن لە بەرژەوەندیاندایە بەڵێ لە ڕوانگەی بایدن و ئیدارەکەیەوە بۆ یەک سەبەب چوو بوون ئەویش شەڕی تێرۆر بوو بۆ نەهێشتن و ڕیشە چێشکردنی سەرچاوەکانی هەڕەشە لەسەر وڵاتەکەیان سەرباری ئەوە کە چون داگیریان کرد ئومێدیان هەبوو کە لە زۆر لای تریشەوە بەرژەوەندی خوانی پێپارێزن سوودی لێ ببینن چکە ئەفغانستان لە ڕووی استراتیژیەوە گرنگە نزیکە لەو چەند وڵاتە نەیارە ئەگەر بێت و قاعدەیەکی ئەمریکی بەقوەتی تیابێ لە ڕووی ئەمنی و سیاسیەوە لە ڕووی ئابووریشەوە زۆر سوودیان لێ دەدیت ئەگەر بەهات با سەرکەوتوو بانایە حەلیفێکیان لەو ناوچەیە لە دیوی پشتی ئێران و لە نزیکی سۆڤێتۆوانە باش دەبوو لە بۆیان بەڵام بە دەرەجەیەک مەسەلەی شەڕی دژە تیرۆر بوو دەرفەتی 20 ساڵیاندا بەخۆیان و بە شەریکەکانیان لە ناو ساحە کە بگەن ئەو ئاستەی ئەو شەراکەتە کە درێژخایەن بێ هەمیشەیی بێ و تاالبان زعیف بکرێ بەڵام کە بۆیان دەرکەوت کە لە هەموو پێشبینیەکانیان و ئەڵمانیان هەڵە بوون کە بۆیان دەرکەوتنە ئەو حکوومەتەی کە شریکیانە دەبێت. بەڵێ دکتۆر بەڵێ بەڵێ بۆیان دەرکەوت کە نا حکوومەتەکە دەبێتە شریکیان و نا تالیبانیان پێ لاواز کرا دەبێت بوون بەخشنەوە. بەڵێ دکتۆریان بەڵێ بەڵێ دکتۆر فەرموو پوختەی قسەکەمەوەیە کە بۆیان نەکرا کە ئەو لایەنانەم سۆگەر بکەن کە لە بەرژەوەندیانە ئەویژەوەی حکوومەتی یان ڕژێم و سیستمی حکمڕانی نوێیەکەی دان مەزران خۆی نەگرت و ئەوەی ناریان بوو هەر تا دەهات بەهێز دەبوو وڵاتانی دراوسێ هاوکار نەبوون بڕیا لە ژێرپەی تەواوی حکوومەتی ئەفغانیش و سیاسەتی ئەمریکیش ڕاکێشا ئیتر کە دوای 20 ساڵ بەرچاوڕوونی نەبێ لەوەی کە ئایندە چ دەبێ ئەو نەزیفە بەردەوام دەبوو کە سەیریشان کرد لە ڕووی استراتیژی و لە ڕووی ئابووری و لە ڕووی ئەمنیەوە شتێکی گەورەیان دەست نەکەوت بەعکسەوە باشترە ئێستا کێشەکە بکەنی ئەو وڵاتانەی نەیاریان کە لە دەور پشتە هەنا لە هەمان کاتیشدا سەرچاوەکانی هەڕەشەی تێرۆریان ڕیشە چێش کرد و تاالبانیان هینا سەر ئەو ئیتفاقەی کە دەبێ دەست هەڵبگرن لەوەی کە خەڵکی بڵین سەرچاوی هەڕەشەی ئەمریکی لەخۆ بگرن ئەوەش دیارە دڵنیای کراونەتەوە لەوەی کە حکوومەتی نوێی ئەفغانستانیان تاالبان جارێکتر ئەو هەڵەیە دووبارە ناکەنەوە ئەوانیش دیارە بەخۆیان داچوونەتەوە و
گۆڕانکاریان بە ڕوتی خۆیان هێناوە. باشە بەس کاکتۆر سەبارەت بە وتارەکەی بایدن هیچ پامێکی شتێدا بوو بۆ بەرپرسانی عێراق وتارەکەی دوێنێ شەو کە باسی لەوە کرد ئەوان بە هەمیشەی لە وڵاتان نامێننەوە و باسی لە گەری سەرهەڵدانەوەی داعش کرد هیچ پامێکی شتێدا بوو بۆ عێراقیەکان؟ ئەمریکیەکان ئەوە دەمێکە لەگەر عێراقیەکان لەسەر خەتن. خۆم بەندە پێشی مانجێک لە واشنگتن گفتوگوی ڕاستەخۆم لەگەر داڕێژەرانی سیاست و بڕیاردانی ئەمریکی کردووە لە بوارەوە. خەڵکانی کوردستان و سەرکردەکان دەمێکە لەو حیوارەدان لەگەڵیان هەموو چونکە دەمێکە و بڕیارە دراوە کە لە ئەفغانستان بکشێنەوە و دەمێشە خەڵک ئەو نیگەرانی و دڵەڕاوچەیە لە دڵدا دروست بووە جا لە عێراق بێ یان لە وڵاتانی تری شەرقی ئەوسەد بێت. بەردەوام ئەمریکیەکان ئەو دڵنیاییان داوە لەوەی کەوە عێراق زۆر لەوە گرنگترە کە وەک ئەفغانستان سەیری بکەن چونکە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر گرنگە بۆیان پێگەیان لە عێراق و لە سووریا و لە کوردستان زۆر گرنگە بۆ بەرژەوەندی لوتکەییان و دڵنیاییان داوەکەوە ئەو ئاستەی کە بێ ئومێدبوونە لە ئەفغانستان ئەو بڕیارەی کە داویانە بۆ ئەفغانستان لە هەموو ڕوویەکەوە جیاوازە وەک ئەوەی کە لەگەڵ عێراق ئەو شەراکەتی دەیانەوێت ئەو دیالۆگە استراتیژی دەستیان پێ کردووە و ئەو نەزرە درێژخانەیانە بەڵام نایشارنەوە کە ظروف و بارودۆخی سیاسی و ئەمنی ناو عێراق و ئەفغانستان زۆر لێک دەکەن شریکەکانیان لە هەردوو وڵاتدا لە ئاستی خوازراو نەبوونە ئەو وەبەرهێنان و استثماری لە هەردوو وڵاتیان کردووە هەر وەکو یەک شتێکی پتە و شتەقامگیر و تۆکمەی دروست نەکردووە و شریکەکانیان تەرکیزیان لەسەر دروستکردنی بنەمای وڵات و نیشتمان سازی نەبووە ئاستی گەندەڵی بەردەوام لە گەشەکردندا بووە بۆیە چۆن وەکو لە ئەفغانستان ئەوەی چاندیان نەیاندوریەوە شعور دەکەن لە نایدونەوە بەڵام کشانەوەیان لە عێراق زۆر گرانتر دەکەوی لە سەریان لە مەودای درێژدا وەک لە کشانەوەیان لە ئەفغانستان. بەڵێ بەسی هیچ زەمانەتێکێت بڵێن تاکەی دەمێننەوە یاخود بەروارێکەیە ئەوەی کە لە ئەفغانست بڵێن ڕوویدا لە کشۆک و کشانەوە لێرەش دووبارە بوێتەوە؟ ئەوان وەختێک ئێمە باسی سیاسەتی ئەمریکی دەکەین تقریبا لەوە ڕاهاتووین دائیمەن باسی سیاسەتی ئیداری یەک ڕئیس بکەین چونکە هەر سەرۆکەی لە ڕووی قانونیەوە لە ڕووی دەسەڵات و دەستورەوە توانای ئەوەی هەیە کە بڕیار بدە لەشکر بکشێنێتەوە کە بڕیاریش بەردەکەی قانونە. لەسمی جۆ بایدن ئەگەر سەیری تەواوی ئەو ئاڵلقەی دەور و پشتی بکەی لەگەڵ خبرەی بڵێن خودی شخصی خۆی قەناعاتی خۆی لەگەڵ ئەوانەی کە لە زیاتیە و بیرەکەنەوە لە وەزارەتی دەرەوە بڵێ لە وەزارەتی لە پەنتاگۆن لە وەزارەتی بەرگری بڵێ یان لە کۆشکی سپی لە ئاسایشی نەتەوەیان لەو ئاڵلقە مهمانە سیر دەکەی لە هەموو ڕوویەکەوە کەس قەناعاتی بەوەی نییە کە لە مۆدایەکی نزیک و مامناوەندیدا لە عێراق وشێنەوە. بۆیە ئێمە دەبێت پێشبینیەکانمان واقعی بێ و هەر 4 ساڵەی جارێک بێت چونکە دوای ئەو ڕئیسێکی تر بێت توانای هەیە بکشێتەوە بەڵام لەوە دەچێت ئەگەر باسی زلهێزێک بکەی وەکو بەرژەوەندی درێژخایانی استراتیژی زلهێز سەیری بکەی خەڵک بە هەڵەی دەبینێ لە ناو ئەمریکاش لە واشنگتنیش خەڵک بە هەڵەی دەبینن کە ئەگەر باس لە کشانەوەیکی لە بۆ ئاستی کە لە بگێ سەر سفر هیچ وجودێک نامێنێ چونکە ئەو بۆشایی کە بەجێ دێڵن هەتا لەوەدایە دەزانێ ئەگەر لە شوێنێک دەستی هەڵگرت تازە ناتوانێت بە ئاسانی بێتەوە جێگەی خۆی و هەمیشەش زەرەری کردووە هەمیشەش مەجبور بووە کە بۆی بگەڕێتەوە. لە هەمان کاتیشدا مانەوەیان بەبێ ئیرادەی ئەو خەڵکە و بەبێ ئەوەی کە شەراکەتێکی معقول هەبێ یان بەبێ ئەوەی شەریکێکی معقولیشان هەبێ ئەویشان زەحمەتە مانەوەیان گران دەوەستی لە ڕووی ئابووری و داراییەوە لە ڕووی گیانەوە لە ڕووی تەنبیە و بڵین تەرکیزەوە بە هەموو شێوازێک مانەوەیان لە عێراق زۆر گران وەستاوە ئەو شتیان دەست نەکەوتووە کە ویستویانە بۆیە مەسلەی مانەوەیان دائیمەن جێگەی مشتۆمەڕە بەڵام بڕیارێکی لوتکەیی هەیە کە لە مەودای حکمڕانی بایدندا هیچ نیەتێک ئێستا لە ئارادا نییە کە بکشێنەوە بەڵام ئەوە معنای ئەوەش نییە کە زروفێک نهاتە پێشەوە ڕەنگە ئەویش بڕیاردا بکشێتەوە جا ئەو زروفە چییە
پێیوەستە ڕەنگە بە دینامیەتی هێز و خودی حکوومەتی عراقی لە دوای انتخابات پێیوەستە بە ئێران و پێیوەستە بە شێوازی مامەڵەکردنی وڵاتە ئەقلیمیەکان لەگەر مانەوەی ئەمریکی و پێیوەستیشە بە شریکە نێودەوڵەتەکانی ئەوروپیەکانیان چکە دەبێت هەمویان کۆک بن لەسەرەوەی کە ناتۆ و ئەمریکا و وجودی عسکەریان لەو منطقەیە لە بەرژەوەندی هەمویاندا جا بۆیە هیچ شتێک مستحیل نییە لەوەی کە بکشێنەوە بەڵام کشانەوەیان لە عێراقدا ئێستا جارێ جێگەی باس نییە شتێکی تریش هەیە گرنگە لە ڕووی نەفسی و سیاسیەوە ڕەچاو بکرێ ئەو شێوازەی کە ئەمریکا لە عێراق پێکشاوە ببوورە لە ئەفغانستان پێکشاوە کە تەسەوریان نەدەکرەوەها زوو بتەپی بەو ڕسم و دیمەنانەی ئەو دیمەنە کارەسەدبارەی کە لە ئەفغانستان ڕوویدا ئەو گواستنەوە ڕاستەوخۆیی دەرەنجامە کارەساتەکانیان ئەوە دەبتە دەرسێکی زۆر مهم کە لە حکمی لە ماوەی حکمڕانی یەک سەرۆکدا نابێت دووجار قەومێ معنای ئەوەیە ئەوەی کە لە ئەفغانستان ڕوویدا لە بەرژەوەندی عێراق و کوردستان بووە لەوەی کە دەرەنجامەکەی لە بەرچاوی خەڵک بینرا کە چۆن حەلیفێکی 20 ساڵی بەجێ بهێنی ئەوها خەڵکەکەی و دۆستەکانت و شریکەکانت دەکەی بە فەریسەیەک دەخەیە بەردەمی دوژمنەکەت ئەگەر کوردستانیش کە ئێستا عەتفێکی زۆر لەگەڵ کورد هەرماوە ئەگەر بێت و کوردستان ئەو لێ بکشێتەوە و ببتە فەریسەیەک بکەوتە بەردەستی هێزی نەیاری بگرە ئەوەی کە ئەمریکا تعریفی کردووە بە دوژمن ئەوە زۆر گراندەوەستی لەسەر دیموکراتەکان و نە دیموکراتەکان و نە کۆماریەکان لە ئەمریکا ئەویان قبول دەبێت بۆیە ینی دڵنیاییەک هەیە بۆ کورد و دڵنیایی شێ بۆ ئەو عێراقیانەی کە حەز بە مانەوەی ئەمریکا دەکەن دڵنیاییەک هەیە کە ئەمریکا ئەو بڕیارەیە لەسەر عێراق و لەسەر هەرێمی کوردستان بە ئاسانی وەرناگری و دەستیان لێ هەڵناگری مەگەر ئەوە بڵین خانەخوێ مەگەر عێراق ئەو ژیانیان لێ تاڵ بکە یان لە ڕووی قانونیەوە داوای دەرچوونیان لێ بکە کە ئەوەش واریدە دەکرێت ئەمریکا ئەگەر بێت حکوومەتی عێراقی پێی بڵێ واست لێرە دەربچوو بە قانون نابێ بمێنە لە وڵاتە جا ئەگەر ئەوانە نەیەنەکەوە ئەمریکا نیازی نییە لە دەورەی بایدندا بکشێتەوە لە کوردستانیان لە عێراق باشە بەس کاکتۆر وەکو وانە ئەوەی کە لە ئەفغانستان ڕوویدا چی بۆ دەسەڵاتدارانی عێراق بێت چی بۆ هەرێمیش بێت وانەی تێدایە دەبێت چی بکرێ بەر لەوەی کە ئەمریکا مەسەلەن بڕیارە بدا لە عێراق بکشێتەوە لە سەراسی عێراقی بێ لە سەراستی ناوخۆی هەرێمی کوردستانیش بێ بەڵێ قوربان دەرسی زۆر تێدایە دەرسی یەکەم ئەوەیە هەتاوەکو خۆت شەریکێکی شایستە بی و بە خۆت تۆماندی بی و باشتر وڵاتەکەت دابمەزرێنی زیاتر ئەوان بۆ بەرهێنان دەکەن و هاوکارە دەبن ئەوان کە بڕیاریان داوە لە بەرژەوەندیاندایە لەگەر هەرێمی کوردستان و لەگەر عێراق شریک بن ئەو بڕیارە زۆر گرنگە کە بۆ یەکەم جار بە بڵین لەو دوایەدا بڵین ڕەوت و کاروانی زلهێزێک لەگەر هی ئێمە یەک دەگرێتەوە چکە لە تەمەن بڵین لە مێژوودا هەمیشە بەعکس یەکتر بوون بەرژەوەندیان لەگەر ئەوە بووە لەگەر ناری دەستێکە و ئەپلۆسی بەش بوو بێ لە ڕووی استراتیژی هەرێم استراتیژیە چایە لەوەیە کە ئەوە بەلاوە دابنێ ئەو شەراکەتە بەقوت بکەی بەقوتبوونی و شەراکەتە بە یەک لایەن بێ چەپڵە بە دەستێک لێ نادرێ ئەوەی کە تا ئێستا قەوماوە لە عێراق و لە هەرێمی کوردستان یەک لایەن نەبووە ئەوەندی کە ئەمریکیەکان هاوکاریان هێناوە هاوکاری مادی هاوکاری سیاسی هاوکاری مانەوی هاوکاری عسکەری هەمووی بە یەک لایەنە هێناویانە بەو چاوەڕوانیەی کە ئەو دەرفەتەی پارێزراوی هەرێمی کوردستان دەخۆزرێتەوە بۆی هەرێم یان عێراق شتێکی گەورەی لێ دروست بێ عێراقێکی تۆکمە خاوەن سیادە خاوەن بڕیاری خۆی خاوەنی حکوومەت و حکومڕانیەکی پتە و خاوەنی لەشکر و جەیش و هێزێکی چەکداری بە قووەتی دەوڵەتی شەرعی چاوەڕوانی ئەوان لێ دەکرێت کە وڵاتەکە وڵاتێکی کارا بێ و هەمان چاوەڕوانیش لە هەرێمی کوردستان دەکەن کە کوردستان ئەو دەرفەتە بقۆزێتەوە کە لە 30 ساڵدا پێی دراوە لە ڕێگەی حمایە ئەمریکیەوە بکە بەو شەریکەی کە جێی شانازی بێ بۆ هەڵبژاردننی ئەمریکی جێگەی شانازی بێ بۆ هەموو دەنگێکی ئەمریکی بڵێن بۆیە کوردمان خۆشەوێ دیویشیان دیتیانە کە کوردستان و هێزی پێشمەرگە ئامادەی قوربانیدانە و خۆبەخشکردنە لە پێنا و پاراستنی دنیا لە شەڕی داعش
ئەویان زۆر لە بەرچاوە ئەگەر چی بە هاوکاری ئەوان سەرکەوتنی باشتر وەدەسێندا بەڵام لە بەرچاویانە کە بەبێی پێشمەرگە شکستهێنان بە داعش زۆر زەحمەت دەبوو و دیتیان کە ڕۆڵی قارەمانانەی بینیوە هەرێمیش هیچ ڕۆژێک هەرێمی کوردستان و حزب سەرچیەکان شکیان نەخستۆتە سەر ئەو شەراکەتە لەگەڵ ئەمریکا هەمیشە بە قەناعەتەوە شەریک بوونە نەکوەکو هێزەکانی عێراقی کە بە قەناعەتەوە نایزانی ئایا شریکن لەگەڵ ئەمریکایانە بۆیە وەختێک کە ئەمریکیەکان دەڵێن ئەو بەرژەوەندی ئێمە و ئێوە تێکەڵ بووە مەفروزە ئەو دەرسی گەورە بۆ ئێمە ئەوە بی کە لە هەرێم خۆمان زیاتر ماندی و بکەین بەوەی وڵاتەکەمان پتە بێ لە هەناودا تۆکمە بێ سیستمی حکومڕانیەکەی معقول بێ و قانون سەروەر بێ و حکومی ڕەشید بێ مواتن ڕازی کرابێ هاوڵاتیان یەکسان بن بەرامبەر عەدالەت و قانون ئەو جاهێزی پێشمەرگە یەک خراپێ ئەو جاهێزی بڵێن عناوی سیستمی حکومڕانی جا لە ڕووی دارایی و لە ڕووی ئابووریەوە هەم عەدالەت یابێ هەم یەکخستوو بێ تەبایی سیاسی موجود بێ ئەوانە چی دەکەن ئەوانە قووەتێک دەدەن بە ئەمریکا کە پشتگیریمان زیاتر بکەن ئەوانە ڕوویەکی گەشتر دەدەن بە کوردستان بەوەی کە نمونەیەکی زۆر چاچین بۆ کە دیموکراسی دەوڵاتێکی مسلمان بڵێن زۆرینە مسلماندا دەکرێ بچەسپێ و خەڵکیش بە هەموو ڕنگ و ڕۆکانەوە جێگەی بێتەوە جا دەرسی گەورە ئەوەیە ئەفغانستان نەیتوانی فەشەلی هێنا لەوەی کە ئەو شەریکە معقولە بێت کە تەنها یەکلایەنە هاوکاری نەکرێ خۆشی بای خۆی بەخۆی ماندی بێ کە ببتە شریکێکی شایستە دەبێ ئەمە چامان لەوە بێ دەبێ بزانین کە ئەو ڕۆژەی ئەمریکیەکان و ناتۆ وڵاتە هاوپەیمانەکان لە وڵاتی عێراق دەربچن بۆ ئێمە کارەساتێک ڕەنگە هەڕەشە یان هەڕەشەیەکی کارەسات ئاسایی چاوەڕمانان دەکات لەبەرەوەی دەورە دراوین بە هێزی تونڕە و دەورە دراوین بە هێزی حکومی و ناحکومی دەورە دراوین بە سەرچاوەی هەڕەشە کە هەتا ئێستا پارێزراو بووینە لەیان بە هیمەتی خۆمان و ئەوانیش جا لێرەدا ئەگەر باسی دەرسی گەورە بکەین هەر دەگەڕێنەوە سەر ئەو خاڵەی کە دەبێت ناوماڵ تەرتیب بێ ناوماڵ مەزبوط بێ لە هەناوەوە پتە بین خەڵک ڕازی کرابێ حکوومەت و بڕیاردەرانی دەسەڵات دەبێ خۆیان زیاتر شووری دروستکردنی بنەمای نیشتمان بنواتە نیشتمان سازی ئەو جا بنیادنانی موسسەکانیان کە بە معنای دەوڵەت سازی ئەوە دەرسیێرە گەورەی ئەو شتانی کە لە ئەفغانستان نەقەومە هەر ئەوانە بوون هۆی ئەوەی کە بەرگری یان بەرگەی هەڕەشەیەک نەکەن بەرگەی قەیرانێک نەکەن ئەمریکا ڕۆیی لە دوای 20 ساڵدا دابهێزرن ئەو شتێک کەوا دەکە کەوای دەکرد ئەفغانستان خۆی بگری بەرامبەر تاالبان و ئەمریکاش قەناعەت پێبینی بمێنێتەوە و پشتگیری نێودەوڵەتی لێ دەستنەدا هەر ئەوە دەبوو کە لە ماڵەوە ئیشی خۆیان مەزبوطتر کرد با سیستمێکی حکومڕانی معقول و کاران دروست کرد بە ئەمڕۆ عێراقیش کوردستانیش تەخیر نینە لەوەی کە ئەگەر لەمە دواش بێ بە هەنگاوی گەورە بیسەلمێنین کە بە نیەتمانە بەرە ئەو شوێنە بچین کە ببین بە شەریکێکی جیهانی معقول بۆ سەرتاپای جیهان ئەوان ئەو پشتگیریە زیاتر دەکەن ئەوە بەرهێنانە زیاتر دەکەن بەڵام ئەمریکیەکان نەروەکو بە خبرەی شخصی ژێمە لە مناقەشات دەیان بینین نایشارنەوە کە لە زۆر ڕۆوە تووشی ناومێدی بوونە لە سەرتاپای عراقیەکان جاوان بە کوردستانیشەوە حساب بکەن لەوەی کە بە فعلی چاڕوانیشتی گەورەتریان دەکرد و بەڵام ئێمە خەریکی جیاکاری و ئەلێکترازانی ناوەچین خەریکی ئەوە نین کە یەکگرتنەوەی پێشمەرگەمان کردێتە ئەولەویەت یان سیستمی حکومڕانیەکەمان لەسەر ئەساسێکی دیموکراسی پتە بێ جا بۆیە ئەو نیگەرانیە لە پشتی نقاشەکانەوە هەیە لەلایەن ڕەنگە ڕۆژێک ئەگەر ئەوە ڕێگەی بدەی گەورە ببی تەراکم بکە ڕەنگە بگاتەوە ئاستەی ئەوان بڵێن تازە ئەوەندەی نانی لە عێراقش بێنینەوە چکە لە ئایندەدا نەزیبەکەمان گەورەتر دەبێت بەڵام ئێمە دەبێت کار بۆ بکەین نێرین ئەو هەستە گەشە بکە ببتە بڕیار بەعکسەوە بکەین ئەو هەستە زیاتر ئیجابی بێ و پۆزتیڤ بێ و استفادە لەو کەشە پۆزتیڤ و عەتفە ئیجابیە بکەین کە ئێستا لە ناو خەڵکی ئەمریکاشەیە لە ناو دەنگدەرەکانی ئەوروپی و ئەمریکی هەیە ئەوجا لە ناو سیاسەتمەدار و لە بڕیاردەران و سوناعی قەراریان بەڵێ سوپاس دەکەم کاکتۆر ناوبڕێکمان هەیە دوای ناوبڕەکە دەینەوە خزمەتتان بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕینەوە وڵاتان لەگەڵمان بمێننەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ
بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کۆمپانیای بەرەوبووی کشتوکاڵی ڕۆژین تاک. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە. خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە. چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی. برنجی ڕۆبەنار زۆر خۆشە. خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت. برنجی مەحموود! کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت. بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان. بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێت کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقیب بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقیب بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3، ئاسن، کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. مەژدە بۆ کەسانەی کە ئارەزووی پرچێکی تەندروست و گەشاوە دەکەن. ئەوە پێتان دەڵێم شامپۆ و مکەیەفی زیێرا بەکاربهێنن. سوودەکانیان بەرهەمە ناوازەیە، ڕەگیم و بەهێز و تەندروست دەکات. پرچ پرس و خاو دەکاتەوە. ڕێگری دەکات لە ئاشکانی سەری تاڵە پرچەکان. چارەسەری پرچی سووتە و بۆز دەکات. ڕەنگی پرچ جوان و بریقەدار دەکات. دەکات بە خاوەنی پرچێکی جوان و سەرنجڕاکێش. ئەم بەرهەمە لە ئێستادا لە سۆپەرمارکێت و دوکانی گیادەرمانی و سەیدەلیەکان دەست دەکەوێت. شامپۆ و مکەیەفی زێرا، باشترین شامپۆ بۆ بەهێزکردن و درەوشانەوەی قش. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. کاک دکتۆر پێش ناوبڕەکە باسیەوەت کرد کە دۆخی بڵێن عێراق و هەرێمەوانە بەزیستاوی کە باسی گەندەڵی دەکرێت بۆ نمونە لە هەرێم و لە عێراق مەسلەی ناکۆکی ناوخۆی، مەسلەی بێزاری خەڵک، نەبوونی هێزی نیشتیمانی بڵێنەوانە هەمویان بڵێن کە لە عێراق و هەرێمی شەن ئێستا دەرفەت ماوە بۆ ڕاستکردنەوەیان چکە نیگەرانێکی زۆری شێ لای خەڵک کە تا ڕەنگە خەڵک بێزار بێ و حەز بەوە بکاوی ئەو کەوتنەی کە هەیە مەسەرەن لە عێراق و لە هەرێم لە شوێنی تریژ ڕووبدات دەرفەت هەیە بۆ ڕاستکردنەوە کاک دکتۆر؟ بەڵێ بەتاکید دەرفەت هەیە، دەرفەت زۆرە و بە خۆشحاڵی دەیرم نیەتیش هەیە، بەڵام ئەرکەکە لەلایەکەوە خۆی قورسە، بەڵام لەلایەن بڕیاردەرانەوە قورستریش کراوە. زلهێزی چۆک و ئەمریکی و چاودێر و بڕیاردەرانی هاوپەیمانان کە لەگەڵمانن ئەوانە ئەزمموی نێودەوڵەتیان زۆرە. لەگەر چەندین وڵات پرۆسەی بنیادنانی نیشتمان و دەوڵەتیان ئەنجام داوە، خیبرایان زۆرە، بۆیە لەبەر چاویان ئەو حاڵەتانەی لە عێراق و لە هەرێم دەیبینن کە مەسەلەی لاوازی سیستەمی حکومڕانی و تەشەنەکردنی گەندەڵی بەلایەنەوە دیاردەیەکی زانراوە و ئاساییە و هەموو وڵاتێک دەقەومێ. بەڵام جیاوازیەکان لەوەدایە ئەو وڵاتی کە چاوی لەوەیە تۆکمە بێ و سەرفراز بێ و دەوڵەمەند بێ و سوود لە خێراتەکەی بینی، دەبێ سیستەمی حکومڕانەکەی چاک بکە، دەبێ یاسا سەروە بکە، دەبێ هاوڵاتی ڕازی بکە. جا تەجروبەی وڵاتەکان هەمووی ئەوە دەسەلمێنی کە ئەو وڵاتانەی سیستەمیان باش کردووە
خودی بڕیاردەران یەکەمین سودمەند بوونە تێدا. وڵاتی سەرکەوتو زۆرە لەوەی کە دیموکراسیش نینە بەڵام ئەو کاریان ئەنجام داوە. جا ئەو نمونانە زۆرن. نمونەی شکست خواردوش هەیە کە ئەو ئیرادەیە لای شەریحەی سیاسی کە دروست نەبووە یان نیان کردووە بە ئەولەویەت وڵاتەکە بەرەو لەرزۆکی و لاوازی چووە. ئەو نمونانەش زۆرن بەڵام هەندێک وڵات هەیە ئەوەندە تاخیر بووە ئەوەندە لەرزۆک بووە ئەوەندە بڵین خلیسکاوە گەیشتۆتە خاڵی نەگەڕانەوە. وڵاتێکی وەکو لیبیا وەکو یەمەن وەکو ئەفغانستان وەکو بڵین سووریا وەکو لوبنان گەیشتنە ئەو خاڵەی کە تازە هەڵسانەوەیان زەحمەت بووە. عێراقیش تقریبا گەیشتە ئەو خاڵە وەکو بڵێ لە بەغدا گەیشتۆتە ئەو خاڵەی کە هەڵسانەوەی و گەڕانەوەی بۆ دۆخێک بۆ کێربێک کە بەرەوسەر بێ زۆر زەحمەت بووە ئەگەر مستحیل نەبێ. خۆی مستحیل نییە بەڵام ئیرادەیەکی زۆر و هاوکاریی ئیقلیمی و نێودەوڵەتی زۆر و گۆڕینی دینامێت و شێوازی حکمڕانیەکەی ناوچیشی پێویستە. ئەمە لە توانای ئمڕۆی سەرکردەکانی عێراقدا نەماوە. جا بۆیە عێراق گەیشتۆتە ئەو خاڵەی کە زۆر زەحمەتە بگەڕێتەوە بەو خێراییە بگەڕێتەوە. بەڵام لە کوردستان دیاردە و نەخۆشیەکانی ئەو وڵاتانەمان هەموو هەیە بەڵام وەزعمان زۆر لەوان باشترە بە بەراورد لەگەڵ ئەوان نەک بە بەراورد لەگەڵ شوێنی باشتر و توانای هەڵسانەوەمان زۆرە چونکە ئەگەر سەیری ناو پێکهاتەی سیاسی و کۆمەڵایەتی کوردستان بکەی وەکو باقی عێراق نییە ولا ئەکان بەو شێوە تەوزیع نەبوونە و نیەتی چاکردنی وڵات و نیشتمان سازی و بگرە سەرفرازی و سربەخۆیی ئێستاش خەون و طموحی هەموو فەردێکی کوردە و لە ناو کوردستانیشدا لەو 30 ساڵەدا با ئەوەندە کراوە با ئەوەندە دەستکەوتمان هەیە بیسەلمێنین کە بەئەکیدی نیەتی دروستکردن هەیە نیەتی چاکردن هەیە و بەرچاوڕوونی هەیە و خێبرەش پەیدا بووە بۆ دەوڵەتداری بەڵام دینامیەتی سیاسی و ئەمنی لە ناو کوردستاندا ڕێگر بووە. جا بۆیە پێویستی بەوەیە کە ئینسان لە ئاستێکی زۆر بەرزتر بیرکاتەوە واتە کوردستان نەگەیشتۆتە خاڵی نەگەڕانەوە. دەبێ ئاوردێنەوە دواوە سیر بکەین ئێمە لە وڵاتێکی کاول و بێ خیبرەی حکومڕانیەوە لە وڵاتێک کە بێ ئابووری و بێ هەموو شتێک بوو لە مەدای تەمەنی جاهێڵێکی 30 ساڵیدا توانرا لە هیچەوە ببین بەو شتە گەورەی ئێستا کە خەڵک چاوی لەشتی گەلە گەورەیە. بەڵام ئەگەر زانێکی باشتر بواە ئەولەوێتمان دابایە نیشتمان سازی و دەوڵەت سازی ئەولەوێتمان دابایە بە سیادەتی قانون ڕەنگە دەبقەت ئەوەی ئێستامان دەست دەکەوت و زیاتریش. جا خۆشبەختانە ئێستا لە محەتەیەکی زۆر مهمین کە ئەگەر بە خۆبکەوین تاخیر نین و لەسەر دەستکەوتەکانی پێشوو بنیاد بنین شتی گەورەمان پێ دەکرێت و بیرکردنەوە و عەقڵ و ئەزمونەکەمان هەیە. بەڵام لە هەمان کات لەو محەتەیەشدا مەترسیەوەمان هەیە ئەگەر لی بگەڕین بۆ سروشت ئەگەر ئەو دیزاینە دروست نەکەین ئەگەر ئەو هیمەتە نەکەین ئەو ململانێتێک دەرە ناوەچی خۆمان لەگەر ئەوەی دەوروپشتمان لەگەر عێراق ئەو لەگەر ئەو هەڕەشانەی لە وڵاتانی تر بۆمان دێن دەبتەمایی لە ئەخیری دەبتەمای خلیسکان و گەیشتن بەو قۆناغە خەتەرەی کە ڕەنگە گەڕانەوەی تێدا زەحمەت بێ. بۆیە ئێمە بۆیە ئەو بەردەوام دەبێت بە گەشتبینی ئیش بکەین نەک لە بەرەوەی دڵمان بە وەزعی ئێستا باشە یان دڵمان پێخۆشە باکسەوە دەکرا ئەوەی ئێستا باشتر بێ. بەڵام تەفاعولمان بەوەیە گەشتبینیمان بەوەیە کە ئێستامە لە مەرحەلەیەکدان ئێستاش بە بڕیارێکی دەستە جەمعی سیاسی دەکرێت ئەو کوردستانە هەڵسێتەوە لە بێ و بڕیاردەر لە چارە نووسی خۆی و شەریکی گەورەی دنیا بێ لە ئاستی و شەراکەتە بێ کە وڵاتە پێشکەوتەکانی دنیا چاوەڕوانی دەکەن. ئێمە موقعی جوگرافیمان مساعدە ئەو خبرەی هەمانە لەگەر زلێزەکان مساعدە کە ئەمە ڕاستگۆینە لەگەڵیان و مەسەلەی سەرچاوی داراییمان و سامانی سروشتیمان لەگەر توانای خەڵکی کوردستان لەو ئاستەدایە ئەگەر حکومەت تەرکیزیان بۆ دروست بکە هەنگاوی یەکجار گەورەیان دەتوانی بۆ بنێت. جا ئەو مەسئولیەتی هەمومانە مەسئولیەتی یەک شەخص نییە یان یەک حکومەت یا یەک مؤسسەی حکومڕانی نییە مەسئولیەتی هەموو حزبێکە هەموو سەرکردەیەکە هەموو کەسێک کە بەشدارە لە عەمەلیەی سیاسی ئەو زەختەی کە ئۆپۆزیسیۆنیش دەیکا و کۆمەلگای مەدەنی دەیکا لەسەر بڕیاردەران
ئەوەش بەشێکە لەوەی کە گەشتبینی دەبەخشێ ئەوەش بەشێکە لەو واجبەی کە دەبێ پێی هەڵبستین جا بۆ ئێمە مەسئولێتی هەمووانە کە کوردستان ڕێگە نەدەین بگاتە ئەو قۆناغی خوارەوە بەعکسەوە کاروانەکەی بەرەو ئارامیە ببا کە ببین بە شریکێکی نێودەوڵەتیجی زۆر باش کە شایستەی ئەوە بەرهێنانە بین کە وڵاتانی تر لەگەڵمان لە هەرێمی کوردستانی دەکەن. باشە کاکتۆر دەدەخەیەکمانمەوە ئەگەر وەڵامی چەند پرسیارێکترمان بە کوردی سوپاس دەکەم سەبارەت بەوەی ئەگەر ئەمریکا لە حاڵێکدا بکشێتەوە پێ دوای تایبەتمەندیەک بە هەرێمی کوردستان بدا بڵێن لە عێراق بکشێتەوە بەڵام لە هەرێم نەکشێتەوەی تایبەتمەندێکی بڵێن ئیدارەی بایدن بۆ هەرێم لە ڕووی قانونیەوە بۆ ئەمریکا زۆر زەحمەت دەبێ کە ئەگەر لە عێراق بکشێتەوە لە کوردستان نەکشێتەوە لە ڕووی ئەسکەریشەوە بۆی زەحمەت دەبێ کە بێ هاوکاری کوردستان بکە لە دەرەوە چونکە ئەگەر لە عێراق بکشێتەوە دەبێت لە سووریاش بکشێتەوە تورکیا هاوکار نابێ و ئێمە زۆر دوورین لە شوێنەکانی تریان کەواتە ئەگەر بێت و لە عێراق کشایەوە ئێمە دەکەوینە ئەزمەیەکی گەورەوە بەڵام ئەمریکا بۆی دەکرێت خۆی فەرز بکە لە حالەتێک دەرگایەکی وابدۆزێتەوە کە زۆر گوێ نەداتە ئەو کەسەی کە بە دژ لە بەڕەوەندی بە ئەمریکا دەڵێ بڕۆ بە معنای ئەوەی ئەگەر ئەمریکا بە اتفاق نەڕۆیی بە پاڵی پەیوەندرا بڕاتە دەرەوە و نیەت چاچیت کەس نەما لە بینیان توانای ئەوەی هەیە شتێک بکا لەگەر کوردستان کە لە سەروی یاسایەکانەوە بێ تەنها بە هەژمونی زل هێزایەتی بیکە ئەوەی پێدەکرێت یان دەواازەیەکی قانونی ببینتەوە لەگەر حەلیفەکانیان لە ئەوروپا بتوانێت بیکە بەڵام لەو حاڵەتە دەپرسی ئایا دەیکا دەبێت ئێمە وەختەش بیسەلمێنین شایستەی ئەوەی نەکە ئەو سەرباری یاسای نێودەوڵەتی و سەرباری مەترسیەکانی لە عێراق و ئێران و تورکیا تووشیان دەبی بێ کورد بپارێزی ئێمە دەبێت خۆمان بیسەلمێنین شایستەی ئەو قوربانی دانەینە کە ئەمریکا بێ ئێمە پارێزی جا بۆیە ئەمە هەموو هەوڵەکمان یەکەم دەبێەوە بی لە عێراق نەکشێتەوە دووەمین هەوڵمان یان هەوڵی لەوی لە پێشینەتریشمانەوە بێ کە لە ناو هەناودا با ئەوەندە بتە بین ببین بە شایستەی ئەو شەراکەتێک کە ئەوان قوربانی بۆ بدەن باشە بەس کاکتۆر سەبارەت بۆی کە سەرۆکی ئەمریکاش باسی لەوە کرد ئەگەری سەرهەڵدانەوەی داعش هەیە پێ دوایە سەر داعش ئەگەری سەرهەڵدانەوەی مەترسیە بۆ سەر زیاتر عێراق یاخود مەترسیەکە بۆ هەرێمی شەیە ئەو سەرهەڵدانەوەی داعش یاخۆ وەکو کارتێک بەکاربهێنرێت لەلایەن وڵاتانەوە بێگومان داعش موجودە هەیە و دەرفەت ببینی و فراغ ببینی گەشە دەکاتەوە بەڵام بەو ئاستەش نییە کە زۆر جار باسی لێوە دەکرێت چونکە قەزیەکەش بە سیاسی کراوە ئێمە دەبێ مەسلەی هەڕەشەی داعش سەبەبێکی زەق بێ و بەکاری بێنین بۆ قەناعەتپێهێنانی هاوپەیمانەکان بۆمانەوەیان چونکە ئەوان سەرپای دنیا ئەولویەتیان ئێمە بەشێکین لەو ئەولویەتە لەبەر تێرۆر معناوەیە ئەگەر بێت و سەیری ئەو کاتە بکەی کە بایدن سەرفی دەکات لە ژیانی ڕۆژانەی لە ڕووی ئەمنیەوە زۆربەی پێوەستە بە شەڕی دژە تێرۆر چونکە دژمنی سەرەکی بەرژەوەندی زلهێزەکانە جا بۆیە داعش مەسەلەی داعش ئەولویەتێکە بۆ ئەمریکا و ناشیانەوێ ئەو ئەزمونەی پێشتر هەیان بوو کە لە عێراق کشانەوە لەبەر داعش هاتنەوە نانەوێ ئەو شتە دووبارە بێتەوە بە تەقدیری ئەوان ئەگەر بێت و بۆشاییەکی گەورەی دەسەڵات و چێکی هێزی چەکدار و یان شەڕی ناوەچی ڕوویدا داعش ڕەنگە توانایەوە هەدی سەر هەڵ بداتەوە بەڵام بە تەقدیری خۆمان کە لە ئەزمونەکەداینا لەوەداچێکە بە زروفی نوێی ئیمڕۆ بە هەمان شێوەی سەردەبی 2014 داعش بتوانێت مووسڵ بگری ئەنبار بگری ئەو زەمن تێپەڕی و لە شوێنی جێناکۆک و لە شوێنەکانی تری دەوروبەری بڵین مووسڵ و ئەمبارۆوانە با ئەوەندە هێزی چەکداری حکومی و ناحکومی بە حەشتی شابیەوە هەنا کە توانای داپرۆسینی داعشیان هەیە لە شارە گەورەکان بەڵام داعش لە شوێنەکانی دەرەوەی شارە گەورەکان دەتوانی بێ چالاک بێت لە ناو کوردستانیشدا داعش ئەو توانایی نییە و پێگەی بەخۆت بێ بەڵام مادام داعش هەبێ شوێنی مەترسی و سەرچاوی هەڕەشەیە و ئەمریکیەکان حسابی بۆ دەکەن و ئەگەر بێت و ئەمریکیەکانیش نەبن ڕەنگە داعش زۆر لەوە زیاتر گەشە بکە
کە ئێستا کردوێتی. باش کاکتۆر کاتمان زۆر کەمەوە بە سەبارەت بچینەوە سەر ئەفغانستان بڵێن ئێستا دوایەوەی کە تالیبان لە ڕووی سەربازیەوە بڵێن ئەفغانستانی کۆنتترۆل کردووە باز دەورەکە نابێت هاڕەشە بۆ سەریج وڵاتێکی ناوچەی و جیهانی بڵێن مافەکانی ژنان دابین دەکات پێ دوایە ئێستا حکوومەتەکانی دنیادانی پێدادەنێن بەدەستەڵاتەکەی بەم زوانە یاخود تالیبان لە بەردەم قەیرانی حکومڕانیش دەیاوەکو خۆی لە ئەفغانستان. هاتنەوەی تالیبان بەو شێوە اتفاقی کە لەگەر ئەمریکا کراوە دەرفەتی چەند مانجێک دەدا بە تالیبان کە بیسەلمێنێ ئەو وعدانەی داوێتی دەیگەینتە جێ و لە ئێستەوەش چەندین وڵاتانی بەتایبەتی بەروبەر و جیرانی ئەفغانستان یەک لەوان چین ئەو ئاماژەیان داوە کە کێشەیان نابێت لە مستەقبل ئەگەر تالیبان وەکو دەوڵەت مەدار تەسەڕف بکەن و وڵاتەکەیان نەبێتە سەرچاوی هەڕەشە بۆ کەس مانعیان نییە تەعاملی لەگەر دەکەن و ئەوەش شەرعیەتی حکومڕانیش لە ناو هەناوی سیستمی خوانەوە پەیدا دەکەن و بە دووری مەزانە چەندین وڵاتی تری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ڕۆژهەڵاتی دوور مامەلە لەگەر ئەفغانستان بکەن بەڵام ڕۆژێک نایە ئەمریکا اعترافی پێ بکە بەو ڕسمیەتی کەەوە تەبادلی بڵێن تجاری یان دیپلۆماسی لەگەر بکە بەو زوانە نایکە ڕەنگە لە مۆدای دوور بیکە ئەگەر بیست تالیبان بیسەلمێنی بۆ امتحانی گەورە لەسەر تالیبانە ئایا دایسەلمێنن کە پیاوی دەوڵەت و دەوڵەت مەدارن یان نا ئەمری واقع و سیاسەتی واقعش خۆی فەرز دەکا کە تۆ مەجبور بیتە گەورە مەزنە خاوەری 30 ملیۆن کەس کە دەبتە سەرچاوەیەکی مهم هەم بۆ مەسلەی ترافیکی بڵین ئابووری هێروین و قاچاق هەم بۆ مەسلەی پەناهەندە و هیجرەت و سەرباری ئەوەش مەسلەی ئەمنی و سیاسی تر کەس ناتوانێت ئەفغانستان ئێهمال بکە لە دەور پشتەکەی بەتایبەتی بۆیە چەند وڵاتێک اعترافیشی پێ دەکەن و تعاملیشی لەگە دەکەن چەند وڵاتێکیش دوورە پەرێز دەبن چونکە شوێنی وەکو ئەفغانستان جێگەی استثماری ئەوروپیان نییە جێگەی استثماری وڵاتانی پێشکەوتو نییە خێرەی گەورە لە خۆیان نابینن بەڵام دوور بە دووری ڕەنگە شتی لێ بکڕن ڕەنگە تعاملی لەگەر بکەن و مەجبور بن حسابی دەوڵەتێکی بۆ بکەن. بەڵێ سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێز دکتۆر دلاوەر عەلاءالدین سەرۆکی یانیچیتی مێری مادومان کردی سوپاسی بەڕێستان دەکەین زۆر سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ کارم تا بەرنامێکی دیکە خواتان